ساین بە ئامادەکردنی ڕاپرسێکی بخۆت لەبارەی دۆخی ژینگەی سنووری پارێزگای هەولێر و هەروە دیاریکردنی کێشە ژینگەیەکان لە ڕێگەی وەرگرتنی ڕاوسەرنجی هاوڵاتیان بە ئامانجی هاندانیان و بەهێزکردنی بەشداریان لە پرسە ژینگەیەکان و دروستکردنی ئینتیمایەک بۆ پرسە ژینگەیەکان بۆ هاوڵاتیان و ئێمە لەو ڕاپرسیمان کۆمەڵی دەرەنجامان بۆ دەرکەوت لە ڕێگەی ئەو کۆمەڵە فۆرمانەی کە دامان بە هاوڵاتیان و وەرمانگرتەوە ئێمە بۆمان دەرکەوت کە دۆخی ژینگەی سنووری پارێزگای هەولێر بە شێوەیەکی باش نییە و زۆرینەی هاوڵاتیان پێیان وایە ئاستەکەی مامناوەند و خراپە بوونە 135 پێی وایە ئاستەکەی باشە و زۆرینەی هاوڕان لەسەر ئەوەی کە هەوای نەسەنتەری شاری هەولێر پیسە و باقی ئەوان تریش بۆ منە بە هەمان شێوە 106 هاوڕایە لەسەر ئەوەی خاکمان پیسە و جەنجاڵی شەقامەکان هەیە بە ڕێژەی جیاجا بۆ منە ئەو دەرەنجامم بۆ دەرکەوتووە. وەک شخصی خۆم هۆکاری پیسبوونی ژینگە بە تایبەتی بۆ زۆربوون ئۆتۆمبیل لەگەڕێنمەوە لەبەرەوەی ڕۆژانە کە هاتوچۆ ئەکرێت بە تایبەتی لە ناو شاری هەولێر جەنجاڵێکی زۆری شەقامەکان ئەو دوو کەڵانە و زۆربوونی دەنگ بە ژاوەژاو بەڕاستی ئەوانە زۆر بێزارکردن و زۆر هۆکارە بۆ نەخۆشکەوتنی هاوڵاتیان کە ئیترەوە لە پیسبوونی ژینگەوەیەت ژینگە بۆ هەمومان گرینگە بە تایبەت بۆ خۆپاراستن لە نەخۆشیەکان لەبەری ئێستا کۆمەڵە نەخۆشی هەیە کە خاستەن لە پیسبوونی ژینگەوە دروستە بێت وەک بەڕێزانش باسییان کرد ئێستا ڤایرۆسی جگەر زۆر بووە و یەکێ لە هۆکارە سەرەکیەکان بۆ توشبوون بە نەخۆشیە پیسبوونی ژینگەیە پیسبوونی هەوایە بۆیە پاراستنی ژینگە بەڕاستی ئەرکی سەرشانی تاک بە تاکی هەمومانە ئەنجا حکومەت و لایەنەکانی